بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی هەڵەبجە خۆپیشاندانێکی گەرموگوڕ و بەرفراوانیان لە کەشێکی ساردی شارەکەدا ئەنجامدا و سوربوونی خۆیان لەسەر بایکۆت دووپات کردە و دەڵێن بە گەرما و بە سەرما سازش لەسەر مافەکانیان ناکەن و بەردەوام دەبن لە ناڕەزایەتیەکان. ئەم داوانە ئەم مافانە بەڕاستی مافێکی سەرەکین، مافی قوتی خەڵکو و بژێوی فەقیر و هەژار، ینی مامۆستا تەنها بۆ خۆی نهاتوو، ئێمەشان بەشانی مامۆستا وەکو فەرمانبەران ئەمانەوێت سەرجەم چین و توێژەکان دەسەر ڕابگەین و بێنە سەر شەقام تاوەکو ئەم خەڵاتە مەدەنیە بەردەوام بێ یەک جار بێت و بکەوێتە سەر سکەی خۆی و خەڵک بەڕاستی ئیسلاحەت بکات. 2023 سێ موچە دزراوە، ئێمە تەنها بۆ ئەوە بایکۆتمان نەکردو، خۆشتان نەزان داواکاریەکان چین. من شتێک گەڵێم بە دەسەڵاتی ئەم زۆنە، چکە ناڵم زۆنی سەوز و زۆنی زەرد، چونکە زەرد و سەوز شیاوی ئەم دەسەڵاتە نییە. ئەم دەسەڵاتە هەردوو لە هاتن هەرێمیان پرسە گێڕ کرد، بەرگی ماتەمیان گێڕا بە هەموو میلەتی کوردە. ئەوان لە دەسەڵاتە خۆیان چۆن بیرەکەنەوە بیرکەنەوە، بەس ڕۆژە لە ڕۆژان ئەمانە بن بە دەرزی مێژوو بووان. هیوادارمەوەی کە مێژوو ئەنووسێتەوە ئاقڵ و شیرانە بینووسێتەوە، نەک سیاسەکانی خۆیان، نەگەوانی کە مڵک و ماڵی خۆیان مێژوو نووس. بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی قەزای شارە زوریش بەردەوامیان بە ناڕزایەتیەکاندا و جەختیان کردەوە تا حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ نەکات، بایکۆت ناشکێن و فشارەکانیش کار لە خەباتی مەدەنی ئەوان ناکات. ڕۆژە لە ڕۆژان نەمان بینیوە برانی پێشمەرگە و برانی ئاسایش و برانی پۆلیس و ئەوانە ڕۆژە بێنە شەقام و داوای ئەو مافەی خۆیان بکەن، کەچی ئێستا بە بەرچاوی ئەمەوە پلەی ئەوان بەرزەکرێتەوە. ئێمەش هەروەکو خۆمان یەکێک لە خاڵەکانمان ئەوەیە کە پلەکانمان بەرز بکرێتەوە، تا ئێستا بەرز نەکراوە، هیچ جوابێکیان نەداینەتەوە، بۆیە ئێمە تا ئەو خاڵانە جێبەجێ نەکرێ هەر بایکۆت بەردەوامە بێت. من مامۆستایش نیم، موچەخۆریش نیم، تەنها هۆکار بۆ بەشداریکردن ئاسوودەکردنی وجدانی خۆم بوو کە ئەم مامۆستانەی لێرەن زۆربەی زۆرن هاوڕێی کۆنی خۆ من کە هاتوومەکو پشتیوانیەک لەگەڵیانە. دوێنێ شەو لە بەریتانیا گەڕامەوە، حالی حەزی کە هاتووم بۆ پشتیوانی مامۆستایان باوەڕێتە بێ حالێن میوانمەیە. پێم وانێت 20 ساڵێکە بێ لەوێ، پێم وانێت تا ئێستا ڕۆژێک موچە دواکەوتی بێ لەوێ. هەرچەندە بەشێک لە مامۆستایانی سلێمانی بایکۆتیان شکاندووە، بەڵام بۆی بایکۆتی بەشەکەی دیکەی مامۆستایانەوە سەدان هەزار قوتابی لە خوێندن بێبەش بوون و حکوومەتیش بێباکە بەرامبەر دۆخەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.